تورکیا لە بەردەم هەڕەشەیەکی وێران کرد. داتایەکی نوێ شکستی ئەردۆغان بۆ زیادکردنی لەدایکبوون لە تورکیا ئاشکرا کرد. تورکیا ڕوبەڕووی داهاتوویەکی نادیار و ترسێنەر دەبێتەوە کە خەوی لە چاوی بەرپرسانی باڵای ئەو وڵاتە زڕاندووە. ماهی نور ئۆزدەمیر وەزیری خێزان و خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکانی تورکیا هۆشداریەکی جددی داوا سەبارەت بە کەمبوونەوەی ڕێژەی لەدایکبوون. ناوبراو دەڵێت 50% خێزانەکانی ئێستای تورکیا منداڵیان نییە. ئەمە ئاماژەیەکی ڕوونە بۆ کەمبوونەوەیەکی بەرچاو لە ڕێژەی منداڵبووندا کە کاریگەریەکی وێرانکەری لەسەر پێکهاتەی دانیشتوانی وڵاتەکە دەبێت. دەژڵێت تا ساڵی 2030 ژمارەی قوتابیانی قۆناغی سەرەتایی بە نزیکەی 900,000 منداڵ کەم دەکات. ئەم ڕێژە کەمبوونەوەیە لە قۆناغی سەرەتایی خوێندندا نیشانەیەکی مەترسیدارە لە داهاتووی تورکیادا. وەزیرە تورکەکە دەژڵێت ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت پێشبینی دەکرێت تا ساڵی 2100 ژمارەی دانیشتوانی تورکیا بۆ 55 ملیۆن کەس یان تەنانەت 25 ملیۆن کەس کەم بکات. ئەمە ژمانای ئەوەیە کە لە ماوەی کەمتر لە سەدەیەکدا وڵاتەکە لەوانەیە نیوەی یان زیاتر دانیشتوانەکەی لەدەست بدات. ئەوەی زیاتر دەسەڵاتدارانی تورکیای تۆقاندووە کەمبوونەوەی ڕێژەی لەدایکبوون زیاتر بەشە تورکیەکانی تورکیای گرتوتەوە. هەرچی باکووری کوردستانە هێشتا ڕێژەی لەدایکبوون لە ئاستێکی بەرزە. بەمەش لە ماوەی ساڵانی داهاتوو کورد دەتوانێت بەهۆی ژمارەی زۆری دانیشتوان پێگەی خۆی لە دەوڵەتی تورکیا بەهێزتر بکات.